لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لەوانەی 380 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوود لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. بەڵێ خۆشەویستان کلوانەی ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتە پیرۆزەدا بووین کە خوای گەورە دەفەرمی زۆرێک لەو پستە پست و ئەسرار و نهێنیانەی کەوا خەڵکی لە نێوان یەکتری باس دەکەن خێری پێوە نییە ئیلا لەو سێ حاڵەتە نەبی ئەویش من ئەمڕە بسەدەقەتین فەرمان بە سەدەقە بکە ئەو معروفین چاکە بەگشتی ئەو ئیصلاح بین الناس یاخود لە نێوان خەڵکی سوڵح بکەن کەواتە بەو سێ مەبەستەدا بنیشن و پستە بست بکەن ئەوە خێری تێدا بە شەرتێک مەبەستیان ابتغاء مرضات الله بی مەبەستیان بەدەستنیان ڕەزامەندی خوای گەورە بی ئەوە لە مقابلدا خوای گەورە دەفەرمی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیان دەدەینەوە. ئیتر سەدەقە وەکو باسمان کرد کەسێکەوە فەرمان بە سەدەقە بکە کەواتە هەم بەخۆی بیکە هەم فەرمانیش بە خەڵکی بکە و هانیان بدا لە بۆی کەوا سەدەقە بکەن بە تایبەتی سەدەقەی ماڵ واتە یارمەتی فەقیر و نەدار بدەن و هەموو ئەو سەدەقاتانەی کە وەکو لە حەدیثەکەی ڕابردوو کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لۆمانی ڕوون کردەوە. ئەو معروف واتە چاکە کەواتە ئەو معروفە چییە؟ وهو النوع الثاني من التناجي المحمود کەواتە یەکەمیان ئەمڕە بسەدەقە ئەوەیە دەکرێ بەنهێنی باز بکرێ. دووەمیان معروفە وەکو قورتوبی دەڵێ لەفظ يعم كل أعمال البر أوش لفظيك همو كردوكاني ساكا دقريتوا. والمعروف كما يقول الآلوسي هو كل ما عرفه الشرع واستحسنه همو أوي كوال الشرع وبتساكا داندرايا بيد قوتري معروف فيشمل جميع أنواع البر همو زوركاني بر دقريتوا همو زوركاني ساكا دقريتوا كقرض كسك بارا بقرض ذات كسك وإغاثة ملهوف وياخذ بەهانای کەسێکی بێچارە بێ و ئێرشاد و ضال کەسێک گومڕا بووە ڕێنمونی بکە و یاخود ڕێی لێ بزر بۆ ڕێنیشان بدە. ويراد به هنا ئەوەی کە لێرە مەقصودە ما عدا الصدقة وما عدا ما أشير إليه بقوله تعالى وإصلاح بين الناس. کەواتە بەخۆی معروف هەموو ئەو شتە خێران دەگریتەوە وەکو سەدەقەش گوتمان هەموو ئەو شتان دەگریتەوە بەڵام کاتێکەوە ئەو سێشتە بە تایبەت باسکرا کەواتە سەدەقە لیارە وەکو زیاتر گوتمان خێرکردنی بە ماڵ بە پارە ئەو شێوازە جۆرە گشتیانش کەوا پێ سەوسەند باسی کرد. معروفیش هەموو چاکان دەگریتەوە معروفش هەموو چاکان دەگریتەوە بەڵام لێرە لەبەرەوەی سەدەقەی لەگە باس کرد کەواتە معروف لەگەڵ سەدەقەی جیا دەکرێتەوە هەروەها لەگەڵ ئیصلاح بین الناسش بەڕاستی هەم لە سەدەقەی و هەم لە معروفیشە بەڵام کە بەجودا باس کرا و لە بۆ گرنجیەکەی باس کرا لێ دەڵێتن معروف لێرەدا هەموو چاکان دەگریتەوە ما عدا سەدەقە و ئیصلاح بین الناس لەبەرەوەی ئەو دووە بە تایبەتی لێرەدا باس کرایە. لێرەدا عەلی کوڕ ئەبی طالب خوای لێ ڕازی بی دەربارەی معروف دەڵێ لا يزهدنك في المعروف كفر من كفر باواد لێ نەکە ئەتوو چاکە نەکەی ئەگەر کەسێک چاکە لەگەڵ کرد ئینکاری بکە فقد يشكر الشاكر بأضعاف جحود الجاحد. ئەوە لە پێش چاوبێ جاری وهای کەسێک چاکەش لەگەڵ ئەوەندە سوپاست دەکا زۆر زیاتر لەو چاکە لەگەڵ کردە کەسێکی بێ ئەمەچیش هەیە کە ئینکاری چاکەی تو دەکا و سفلەیە با ئەوە واد لێ نەکە ئەتوو چاکەی نەکەی. ماوەردی دەڵێ ينبغي لمن يقدر على إسداء المعروف پێویستە لەسەر ئەو کەسێکەوە دەکرێت چاکە بکە أن يعجله حذار فواته حتا پێت دەکرێت چاکەت پێ دەکرێت پەلەی بکە نەخۆ لە دەستت بچی ويبادر به خيفة عجزه دەست پێش خەری بکە نەوەک کاتێکت بەسەردا بێ پێت نەکرێ ئەو چاکەیە. وليعلم أنه من فرض زمانه با بزانی ئەو چاکەی ئێستا پێت دەکرێت لەو کاتەی لەسەرت فەرزە وغنائم إمكانه
واتە لەو کاتی کە ئیمکانە بیکەی غەنیمەیەکە بیکە لە دەست خۆتی مەدا ولا يهمله ثقة بالقدرة عليه بأيمان نكبر والله استلا لا يكم دواتر ديكم بوي سقيه دواتر ديكا دواتر بيم دكري فكم من واثق بالقدرة فاتت فأعقبت ندما چەند کەس هەیە کە واسیقەی بەخۆی هەبوو ئەوڕۆ دەتوانین چاکە بکانەی کرد گوتی سبەینێ دەیکەم بەڵام سبەینێ توانای نەما ئیتر پەشیمانی دەردەبڕی ومن شرط المعروف ترك الامتنان به یەک لە مەرجەکانی چاکە ئەوەیە کەوە مەرجە تێیدابی تەرک الامتنان ئەو چاکە کە دەیکەی منەتی پێمەکە لەسەر مقابلت وترك الإعجاب بفعله معجب مەبە بەخۆت شانازی بەخۆت مەکە بۆی کەوا کردیتت لما فيهما من إسقاط الشكر وإحباط الأجر کەسێک کەمە معجبی بەخۆی شکرانەی خوا لەسەر ناکە معنی فەزلی خوایە موفقی کردی ئەو چاکەی بکەی کەسێکەوە معجبی بەخۆی شکرانە ناکە و هەروەها بەو منەتەی کە دەیکەی بەوەی کەوا فعلا ئەجر پاداشتەکەشت بەتاڵ دەبیتەوە ئەوجا دەڵێ والأمة التي يفشو فيها قول المعروف وفعله أو أمة أو مجتمع كومەلگای کەوا قسەی چاک و کردەوەی چاچ تێدا بڵاو دەبیتەوە تسودها السعادة فعلا بەختەوەر دەبن وتظلها المحبة والمودة والرحمة فعلا لە نێوان یەکتری خۆشویستن و ڕەحمەت لە نێوانیان دروست دەبی بەڵێ ئەوە دووەم کەواتە خێر و با بڵێن خێر لە نەجوا و لە پستە پست و شتی نهێنی نییە مەگەر لە فەرمانکردن بە سەدەقە و هەروەها بە معروف بە مەعنا فراوانەکەی کەوا هەموو چاکەیەک دەگریتەوە و هەروەها پستە پستکردن و نهێنیکردن لە ئیصلاح بین الناس کە ئەویشان بەڕاستی زۆر گرنگە لە نێوان خەڵکی سوڵح بکەی بە تایبەتی شەیطان مەبەستیتی نێوان خەڵکی تێک بدا ئەتوو وەکو مسلمانێک ویستی تو پێویستە عەکسی ویستی شەیطان بی بۆی کەوا هەوڵ بدەیت لە نێوان خەڵکی چاکەی بکەیت وەکو زانان دەفرمون ئەمە الإصلاح بین الناس چاکەکردن لە نێوان خەڵکی چاککردنی نێوانی خەڵکی فهو فريضة اجتماعية بەڕاستی فەرزێکە اجتماعية کۆمەڵایەتیە لە نێوان خەڵکی يقوم بها چێ پێ هەڵدەستی من صفت نفوسهم ئەوانەی کەوا دڵیان سافە وقويت عزائمهم ئەوانەی عەزیمەتیان بەرزە ورسخ ئیمانهم ئەوانەی ئیمانیان دامەزراوە ئەوانن بەڕاستی سوڵح لە نێوان خەڵکی دەکەن ئیتر قورئانی پیرۆز زۆر هانمان دەدا لەبووی کەوا سوڵح لە نێوان خەڵکی بکەین ئەوجا بە جەماعی یان بە تاکتاکە لەبەرەوەی دیارە عەکسی سوڵح چییە تەخاسم و تەنازوعە واتە گرفت و مەشاکل لە نێوان خەڵکی گرفت و مەشاکل لە نێوان خەڵکی ئەگەر سوڵح نەبی هەر کاتێک گرفت و مەشاکل لە نێوان خەڵکی لە کۆمەلگایەکدا هەبیتن لە نەتیجەدا چی دروست دەبی العەداوات والمەفاسد بین الناس ئەنواعی دوژمنداری و مەفسەدە لە نێوان خەڵکی دروست دەبی لە ئاەتێکدا لە سوورەتی الحجورات خوي فرمي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم هیچ شەک و گومانی تێدا نییە بە ئینەما لە بۆ حەسرە بەڕاستی ئیماندارانن هەر ئەوانن کەوا برایەتی حەقیقی لە نێوانیاندا هەیە لە قەدەر ئیمانەکان برای یەکترین فأصلحوا بين أخويكم ئەگەر لە نێوان برایەکانیش گرفتێک دروست بوو سوڵحیان لە بینی بکەن و تەقوای خوای بکەن تا خوای و ڕەحمەتان پێ بکە لە حەدیثێکدا کە ئیمامی بوخاری مسلم و ترمذی و ئەبو داود ڕواتیان کرد أم كلثوم بنت عقبي أم كلثوم كسي عقبي ابن أبي معيط وكانت من المهاجرات الأول يكبو لو آفرتاني زو هجرتي كلا بيناوي خوا اللاتي بايعنا النبي صلى الله عليه وسلم يقلو آفرتاني كوا بيعتي دايت بيان صلى الله عليه وسلم سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول بيان صلى الله عليه وسلم سيدا فرمي ليس الكذاب من أصلح بين الناس أو كسد دروزن نية كوا صلح لنيوان خلشي دكا فقال خيرا أو نما خيرا يتر لبيناوي أو كوا صلح لبين دو كسو ياخد دو تاقم ودو جماعة بكا أو كسا بدرو لسر حساب نية لبو أو كوا بيان جينتو يكتير أجر هندي قصج بكا بتساكا أو نما خيرا يا قصة بتساكا نقل بكا لنيوانيان قالت ولم أسمعه يرخص في شيء من الكذب إلا في ثلاث أو جاء أم كلثوم دفرمي جملة نبوة بيان صلى الله عليه وسلم رخصت بدا كوا كسيك دروب كاتن إلا لسي حالد نبي الحرب لبل الحرب خدعة كاتك كوا لقد جملة كان لحرب دا يترب أنواع وسيلة ذكري بكاربيني والإصلاح بين الناس لحالة الصلح لنوان خلشي ذكري درو لنوان ينبكي بس دوي كوا تساتشام كيو يعني ما بس لير داتسيا
یعنی فلانە کەس بە چاکە باسی دەکرد باسیشی نەکردیە بەڵام لە بۆی کەوا دڵی چاک بیت تۆ لەگەڵی فلانە کەس ئەتووی خۆش دەوێ بەس لە بۆی دڵیان چاک بیت تۆ لەگەڵ یەکتری والرجل يحدث امرأته والمرأة تحدث زوجها ولو حاڵەتەی سێمیش قسەی بینی ژن و مێر لەگەڵ یەکتری ڕوخسەت درا درۆ بکرێ بەڵام لێرەدا خۆشەویستان پێویستە ڕوون بکرێتەوە لەوانەیە کەسانێک ئەو حەدیثە بەغەڵەت تێبگەن یعنی دەچی وعد بە ژنەکەی دەدا جێبەجێش ناکا فلانش لۆ دەکەم فلانش دوایش دەڵێ کاکە لۆ جێبدێ وەڵا ڕوخسەت درا درۆی بکەن نەخێوانی ئاگادار بین بە هیچ شێوەیەک ناکرێ وعدی بە درۆ بدەی ئەگەر بە منداڵێکیش بی نەکرد بە خێزانەکەت لادی لێرەدا مەبەستیە لێرە کوزانان ڕوونیان کردەوە لەو حاڵەتەی ڕێگات پێدرایە لە بینی ژن و مێرد هەرێک لەوەی لە بۆ مقابلەکەی بە خێزانەکەی مەسەلەن بڵێ ئەتوو جوانترین ئافرەتی لە پێشچاوی من مالعینم لەوانەیە ئەوهاش نەبی ژنەکە بە پێچەوانە بە پیاوەکە ئەتوو جوانترین پیاوی ئەتوو باشترین پیاوی ئەتوو چاکترین ئافرەتی ئیتر بەو شێوەیە دەکرێ ئەگەر واش نییە یان لە دڵەوە ئەتوو شتێک هەیە بەرامبەر بە هاوسەرەکەت بەڵام زۆر بە جوانی وەسفی دەکەی مەدحی دەکەی ئەوە ڕێگای پێدرایە لە بۆی خۆشەویستی لە نێوانتان دروست بیتن بەڵام وعد پێدان قسەکردن بە درۆ شتێک بجێڕۆ کە ئەسڵ و ئەساسی نییە بە هیچ شێوەیەک ڕێگای پێ نەدرایە لە حەدیثێکە کە ئیمام ترمذی ڕوات کرد ئەبی دەردا خوای لە ڕازدا جێڕت و دەفەرمی پێ سەڵسەڵام فەرمووی ئیاکم وەسوء ذات البین ئاگادار بن خۆتان بپارێزن لەوەی کەوا نێوانی دوو خەڵکی تێک بدەن دوو کەسی تێک بدەن یان دوو کۆمەڵ تاقم نێوانیان تێک بدەن فإنها الحالقة لەبەرەوەی دین دەتاشی ئەو صیفەتە ولا ڕواتێک فساد ذات البین هي الحالقة بەڕاستی هەوڵدان بۆ تێکدانی بینی دوو کەس بەڕاستی هي الحالقة دین دەتاشی بەڵێ خۆشەویستان کەواتە ئەو سێ شتێک کەوا ڕێگای پێدرایە پستە پستی لەسەر بکرێ بە نهێنی باز بکرێ فەرماکردن بە سەدەقەیەک چاکە بە گشتی و هەروەها ئیسلاح ذات البین هەر کەسێک وا بکە وما يفعل ذلك ابتغاء مرضات الله کەواتە شەرتە لێرە ئەو کارێک کە دەیکەی لەو سێ شتەی کەوا خوای ڕێگای پێدا ابتغاء مرضات الله واتە بمبست رضامندي الله سبحانه وتعالى كواتا ولم يقل يأمر بذلك فالمو ومن يفعل ذلك هر كسيك وابك لأن المقصود الترغيب في هذا الفعل الحسن لأن الأمر بالخير إذا دخل في زمرة الخيرين كان الفاعل أحرى بالدخول في زمرته كواتا ليردا نافرمي لخسرت هذا فرم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس فرمان بصدقة بك يعني بمعروف بك يا إصلاح ذات البين بكاتا أو لسرت هذا فمن أمر إلا من أمر بەڵام لێردا هو من يفعل ذلك هەر کەسێک وا بکە کەواتە لێردا مەبەستە کەچیە فەرمان بە سەدەقە بکە بە خۆشی سەدەقەی بکە فەرمان بە معروف بکە بە خۆشی معروف بکە فەرمان بە ئیسلاح بکە لە نێوان خەڵک بە خۆشی ئیسلاح بکە ئیتر هەر کەسێک فەرمانی پێکرد و هەروەها ئەنجامیدا بە مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا کەواتە لێردا قەزیەکە سەوابە لەبەرەوەی خوای گەورە فەرموویەتی ئەوها بکەن باشە كوغوتمان شرطي قبولي عمل دو شرطه يا كمان بو شويبي كخوا فرمويتي سبحانه وتعالى پیغمبر كيس راس من زامده كواتليردا او سيشتا خوا فرمويتي دمينيتو شرطي دومي قبولي عمل اخلاصه بهم بس رضامندي خوا بكي نجم بس خلق بيدرين بياوش ساكا نجم بس خلق خوش تبي نا ما بس رضامندي خوا بي كخواج لێت ڕازی بوو خەڵکیش لێت ڕازی دەبی خەڵکیش خۆشتی دەوێ لێ وەکو خوای گەورە لە ئاەتی ترا دەفەرمێ هەر لە سوورەتی النساء من كان يريد ثواب الدنيا فعند الله ثواب الدنيا والآخرة هەر کەسێک مەبەستی پاداش دنیابی پاداش دنیا و قیامەت لای خوا کەواتە ئەتوو مەبەستت خوابی لە دنیاش پاداش بەدەست دەینی هەر کەسێک وا بکە بە مەبەستی بەدەستهێنان ڕەزامەندی ئەڵڵا فسوف نؤتيه أجرا عظيما فسوف لبو التأكيد لبو استقباله كواتا بالتأكيد لمستقبل خواي قولة فن بيدا بخشين تي بيدا بخشين أجرا عظيما أزريش يكزار قولة چه دفرمي عظيم الله دفرمي عظيم كواتا قصي بندنية أو كلام الله لبرو خواي قولة دفرمي عظيم دبي أزر باداش يكزار قولة بي إتر براستي أو سيشتي كباسكرا وأقر ملاحظة بكين براستي مسلمانان ياخذ هر مجتمعك او سيشتي تيدا بيتن فرمان بتساكبك فرمان بصدقبك واحتيار متداني خلشي بخوشي بيك فرمان بتساكبك بقشتي بمعنى فراوانك بخوشي بيك فرمان باصلاح كردن لنوان خلشي بخوشي بيك براستي كوملقايك ومجتمعك لو ليبر بادا بي وكو كردواري دلي قرق لقل مريء او دخواتوا بلام حيف مخابن مسلمانان كلناو او مشاكل او گرفتان ناو کۆمەلگای مسلمانان هەیە بەداخەوە
لەوانەیە زۆر جان بڵێن لە کۆمەڵگاکانی ترنێکەوە دوورن لە دین، بەڵام ئەوان لە بۆ دنیای خۆیان زیرەکەن. بەڵام ئێمە ئەگەر وا بکەین دین و دنیامان سەلامەت دەبی، دنیا و ئاخرەتمان خۆش دەبی. خی گەور هەملایەکمان مۆفەق بکاتن لە بۆ ئەوەی کەوا ئەو حەقە تێبگەین و کاری پێ بکەین تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.